سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش من پەرچام ئەمڕۆ لە ڕانیەوە بەرنامەی میوانی تۆین پێشکەش دەکرێت لەگەڵ بەڕێز هیواقەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین لە ماڵی خات و سەمیعین. خات و سەمیعە لە پاژەوەی هاوسەرەکەی گیان لە دەست دەدات، ئەرکی دایکایەتی و باوکایەتی دەکەوێتە سەر لە کاتێکدا خۆی خاوەن پێداویستی تایبەتە و خاوەنی حەوت مناڵە. لە زاری خۆیەوە چیرۆکی ژیانی ئەو گەربیز دەبین. ئێوەش بینەر بن لەگەڵمانە. سەرەتا کاکیوا من سوپاسە دەکەم بەوەی لە بەرنامەی میوانی تۆین بەشداریت. زۆر سپاس. بخێربن. ئێوەش بەخێربن بۆ شارەوانی. زۆر سپاس دەکەم. وەکو سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین تا چەند ئاگاداری ژیانی هاوڵاتیانی شارەکەتی، تا چەند لە بەتایبەتی ئەو ماڵانی کە پێویستیان بە هاوکاری کەسانی وەگەوەیە. سەرەتا بەخێراتتان دەکەم. سپاسم دەکەین کە لەو بەرنامەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هاتانە بۆ بەسەرکردنەوەی خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و خەڵکانی نەدار و هەژار. دیارە سنووری ڕاپەڕین سنووریشی بەرفراوانە. من گەر بڵێم ئاگاداری تاک بەتاکی ماڵەکانی ئەو سنوورەم لەوانەیە مەبالەغە بێ لە قسەکردندا، بەڵام بە حکمی ئەوەی کە من بخۆم خەڵکی شارەکەم و بە حکمی کار و وەزیفەم ڕۆژانە بە شێوەیەکی بەردەوام لەلایەن خەڵکانی خەمخۆرەوە لە شێوازی خەڵکی هاوشێوەی سەمیعخان ئاگادار دەکرێنەوە و پێی ئیمکانی توانایی کە ئێمە لە بەردەستمانە خۆمان وەکو ئیدارەی ڕاپەڕین هەوڵ بدەین کە هاوکار و پشتگیر و پشتیوانی ئەو جۆرە خانەوادە نەبین و لەگەڵیشیدا بەشێک لە جارەکان لەگەڵ لە ڕێگەی خەڵکی خێرخوازەوە کە بە شێوەیەکی بەردەوام پەیوەندیمان پێوە دەکەن کە سوپاسیان دەکەین بۆ ئاگادارکردنەوەیان لە حاڵەتی لەو شێوەیە حکمیەوەی کە ئێمە شوێنەکەمان دیارە و خەڵک زۆر ڕۆمان تێ دەکات لەوانەیە بەشێک لەو خێرخوازانە نەیانەوەی خۆیان دەربکەون یاخود هەموو ئاگاداری ڕەوشی گوزەرانی هەموو خەڵک دەبن بۆیە لە ڕێگەی خێرخوازەکانیشەوە توانراوە بە پێی توانە هاوکاری و کۆمەکی هەموو خێزانانە بکرێن. بەتایبەت لە ساڵی ڕابردوو لەگەڵ هاتنی پەتای نەگریسی کۆڕۆنا کە کەرەنتینەی گشتی ڕاگەیەندراوە ئەو خەڵکانی کە خۆیان توانایان هەبوو بژێوی ڕۆژانەیان دابی بکەن کاریگەری سەر ژیان و گوزەرانی ئەو خەڵکانەش دروستکرد بۆ بە شێوەیەکی گشتی. بۆیە لەو کاتەدا خەڵکی نەدار و خاوەن پێداویستی زیاتر پێداویستیەکانیان زیادی کرد. لە ساڵی ڕابردوودا ئەو حاڵەتانە زۆر زیادی کرد، بەڵام دەتوانم لە کاتی ئێستادا بە حکمی ئەوەی کە بەرەبەرە دۆخی دارایی خەڵک بەرەو باشی داڵاو موچەخۆر موچەکانی لە کاتی خۆی داوەردەگرێت و هۆکارێکە بۆ ئەوی جارێکی تر بژانەوە لە بازاڕدا ڕووبدا کار و کاسبی خەڵک ڕووداوە لەگەڵیشیدا خەڵکی خواپێدا و دۆڵەمەندیش دەستی یارمەتی زیاتر بۆ خەڵکی هەژار و نەدار و خاوەن پێداویستی زیاتر درێژ بکەن. دەتوانم لەو ساڵدا بڵم زیاتر لەلایەن خەڵکی خێرخوازەوە سەروی 5 بۆ 6 هەزار سەبەتەی خۆراک بەسەر ئەو ماڵە خاوەن پێداویستیانە دابین کراوە کە لە سنووری ڕاپەڕیندا بوون و بەشێکی ئێمە ئاگادار بووین، بەشێکی دامودەستگاکانی تری حکوومەت ئاگادار بوون لێرە و ئێمە بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی بیتوێن لە ڕانیە لە هەمانجیدای هەر کاتێکی هەر کارێکی خێرخوازی کە لە ڕێگەی ئێمەوە بکرێ ئێمە لە ڕێی ئەو بەڕێوەبەرایەتیەوە دەکەین لەبەرەوەی زۆر بەهێر زۆری خاوەن پێداویستی تایبەت لە لای ئەوان ناسێنراون و ئەو خەڵکانی کە سەرپەرشتیان نییە لە لای ئەوان ناسێنراون و ئێمە هەوڵ دەدەین کۆمەکەکانمان لە ڕێی ئەوانەوە بێەوە ڕۆژانش ئەو خەڵکانی کە پێداویستیان هەیە بۆ چارەسەر بۆ کڕنی چارەسەری پزیشکی و سەردانی ئێمە بکەن لە ئیدارە ڕاپەڕین بە پێی توانە هاوکار و پشتگیر پشتیوانیان دەستخۆش. خاتونگیان سەرەتا دەمەوێت باسی ئەوم بۆ بکەیت پاژەوەی هاوسەرەکەت لە ژیاندا نامێنێت و ئەرکی دایکایەتی و باوکایەتی ئەگریتە ئەستۆ. لەو کاتەدا ژیانە چۆن بوو، چۆن ئەتوانی لە کاتێکدا خۆت خاوەن پێداویستی تایبەتی هەماهەنگیە بکەی لە نێوان باری تەندروستی خۆت و ئەو ژیانی کە تێکەوتوی لە هەمان کاتیشدا ئاگاداری یاخۆت ڕەچاوی ژیانی مناڵەکانت بکەیت و ئەرکی بەخێوکردنیان بگریتە ئەستۆی خۆت. بەڵێ سەرەتا بەخێراتتان دەکەم، دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. وڵاهی ژیانەکەی من زۆر قورس بوو کە پیاوەکەم وەفاتی کرد، دوای ئەوە بارێکی زۆر قورس کەوتە سەرم. ئەو منداڵانە زۆر بچووک بوون، بەڵام دوایی بەرنامەیەکیان بۆ کردین الحەمدوللا ئەو خانویان بۆ کڕین، هەندێک پێداویستیشی لەو خانوەکەدا هەبوو.
منداڵەکان بۆی ئەو خێرخوازانەوە کە هاوکاری من دەتوانم بە خەویان کەم سوپاسی ئەو خێرخوازانە دەکەم بەڕاستی زۆر مەمنون یەکە بە یەکەیانم. طبعا ئەگەر ئەوان نەبوونە من نەدەتوانێت منداڵانە بەخێوکەم بەس لەبەر ئەوەی باری من قورسترە کە من خاوەن پێداویستی تایبەتم ئەوەش بۆتە ڕێگرێکی دیکە لە باری ژیانەوە. زۆر سوپاسی هەموو خێرخوازەکان دەکەم بەڕاستی کەم و کوڕیەکانی ماڵم زۆرن منداڵەکانیشم زۆر بردن هەمویان خوێنکارن هیچی 18 ساڵی تاوا نەکردووە. باشە کەواتە بەڕێزت هیچ موچەیەکی دیاریکراوت نییە پێم وا بێت ئێوە کە خاوەن پێداویستی تایبەتن موچەیەکی 150,000تان هەیە کە مانگانە پێتانە درێ ئەگەر خێرخواز نەبێت ئەو موچەیە بەشی تو ئەکات کە سەرفیکەیت بۆ 7 مناڵ نەوەڵانە خێر خاستن فترەیەک بوو کە موچە و شت نەدەهات و دواکەوتنی موچە ئەوە هەر زۆر تەسیری هەبوو خێرخوازەکانیش نەیان دەتوانی وەکو پێویستی یعنی هاوکاری من ببن. بەڵام یەک برا هەیە بەڕاستی زۆر سوپاسیەکەم ڕێز و سڵاوی خۆمی لە ئێرەوە پێدەگەیەنم بەڕاستی ئەو هاوکاری منە کە من یعنی بژێوی ژیانم ئەو یارمەتیم دەدا و ماشی برین ئەو 150,000 کە من دەیان وە خەڵکی خێرخوازیش کە و پێدا ئەو پارەی ئەو بەشی ئەو هەموو کەم و کوڕیانەی ماڵی بەڕاستی زۆرن بەشی ناکە بە زۆر سوپاسیانەکە. دانیشتوانی ڕانیە تا چەند هاوکاری تۆن لە کاتێکا کە دۆخ و ژیانی تۆ دەیبینن و ئاگادارن؟ وڵا ڕێز و سوپاسی خۆم بەرامبەر یەکە بە یەکەیان بە تایبەتی جافەکان زۆر سوپاسیانەکەم و هەموو خەڵکی ڕانیەش بە تایبەتی زۆر سوپاسیانەکەم ئەگە ئەوان نەبن من ینی ناتوانم خۆشم بژێنم نەک منداڵەکانم. لە ڕووی دەرونیەوە کە دۆخەکەی ئێوە بەم جۆرەیە و هاوکاریکردنەکانی ئەوان وای کردووە بەوەی کە تۆ جارێکی تر بتوانیت دەستکی بەوەی کە بیر لە داهاتوی منداڵەکانت بکەیتەوە بەڵام ئایا ڕۆژێک هەیە کە تۆ بیر لەوە بکەیتەوە ئەگەر ئەم خێرخوازە نەبێت ئەگەر خەڵکی ڕانیە نەبێت تۆ چی دەکەیت و چۆن کارێک دەکەیت؟ وڵی جاگەر ئەو خێرخوازانە نەبن ئەمن هیچ دەڕوخێم ناتوانم چۆن دەتوانم چکە هەموو ئازایەتی ئەوانە کە من هەستاومەتەوە سەر ژیان و منداڵەکانم بەخێو دەکەم و دەتوانم بژیم. کاکی وا لە کاتێکدا ئەم خاتونە باسەوەی کرد خەڵکی ڕانێ زۆر هاوکارین لەوەی کە یارمەتی ئەم خاتونە ئەدەن ڕەنگە چەندەها ماڵی دیکەش کە دەزانن دۆخەکەیان بەو جۆرەیە بەڵام ئایا دەکرێت چی پلانێک دابنرێت ئەگەر ئەم خێرخوازە نەبێت ئەم ماڵە چی بەسەردێت چۆن 7 مناڵ ئەتوانێت ڕەچاوی تەندروستی ڕەچاوی بژێویش ینی 7 منداڵیش بکە لە کاتێکدا خۆشی ئافرەتێکە و خاوەن پێداویستی تایبەتە دیارە موچەی کە هەیەی موچەکەی خۆیەتی وەکو خاوەن پێداویستێکی تایبەت کە دڵنیامەوە بەشی پێداویستەکانی خۆشی ناکە وەکو خاوەن پێداویستێکی تایبەت نەوەکو خێزانێکی گەورەی 8 کەسی کە خۆی 7 مناڵیشی لە ئەستۆی بەخێوکردنیانەوە هەمووشیان تەمەنیان لە خوار 18 ساڵ و خوێندنیان هەیە بە دڵنیاییەوە ئەو پێویستی بەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەبێ بۆ چۆنیەتی بەڕێوەچوونی ئەو جۆرە خێزانانە ئەوە لە ڕانیە لە شارە ڕانی خەڵکی خێرخواز زۆرەوە خەڵک شارەکە ئەو فراوانی گەورەی نییە کە خەڵک یەکتری نەناسێەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان تاوەکو ئێستاش بە شێوەیەکی گەرم و گوڕماونێتەوە خەڵک بەدەمی ئەو جۆرە خێزانانەوە دەچێت بەڵام لە شارە گەورەکان لەوانەیە بەو شێوازە ژیان ئاسان نەبێەوە خەڵکی خێرخوازیش بەو شێوەیە نەتوانێت دەستی بگا بە هەموو ئەو خەڵکە فەقیر و هەژارانەی کە پێویستیان بە هاوکاری کۆمێکی خواپێداوانی سنوورەکەی خۆیان یاخود شارەکەی خۆیان دەبێت بۆیە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەردەوام ئەو جۆرە خێزانانەی لەبەرچاو بێ و هەوڵ بدا بەلانی کەمەوە بەشێک لە پێداویستەکانیان بۆ دابین بکە بۆ ئەوەی کە ئەو منداڵانش کە پەروەردە بوون خۆیان توانای ئەویان هەبێت کە لە ئایندەدا بژێوی ژیانی خۆیان دابین کرد و لەگەڵیشیدا کەسێکی تەواو خاوەن ئیرادە دەربچێ و تەنها چاوی لەوە نەبێت کە لەسەر ئەو ڕێچکەیە بڕواکە لە سەرەتای ژیانی کاری پێکردو ئێمە شار هەمومان لە فەقیریمان بینی و نەبوونیشمان بینی و لەگەڵیشیدا ئێستاش لە دۆخێکی ترداین کە لەوانە ژیان و گوزەرانمان تەمین بۆیە گرینگە
لە ئایندەدا لە گەڵ باشبوونی دۆخی دارایی و لەگەڵەوە هەڕەشانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە دۆخی ژیان و گوزەرانی ئەو خەڵکانە بکاتەوە لەبەرەوەی کە پێویستیشە لەسەر حکوومەت ئەو ئەرکە گرێتە ئەستۆی خۆی چونکە ئەو ئەرکە بەفعلی ئەرکی حکوومەتە ئەجا دواتر خەڵکی خوا پێدا و خێرخوازی هەرێمی کوردستانە دیارە بە شێوەیەکی گشتی ئەو شێوازە بەدەمەوە چوونی هاوڵاتیان دەتوانم بڵم لە هەموو دنیادا هەیە حکوومەت بەتەنیا ناتوانێت سەرجەم پێداویستیەکانی دابین بکەوە لەگەڵیشیدا خەڵکی خێرخواستێ بە نمونە لە دەستگای خێری زۆر گەورە لە وڵاتی وەک ئیمارات هەیە لە سعودیە هەیە لە ئەمریکا هەیە لە بەریتانیا هەیە و لەگەڵیشیدا گرینگە خێرخوازانی هەرێمی کوردستانیش کارەکانی خۆیان ڕێکخەنەوە من ئەو شەو لە سوشیال میدیا بینام بەشێک لەو خەڵکانەی کە ئاگیان لە کاری خێرخوازی بووە لێرە لەو سەبەتە خۆراکانی کە باسم کردا بەشکراوە لەوانێ بەشێکی نەگەی بێ بەدەست خەڵکی مستحق کۆمەڵە خەڵک هەیە وا خۆی نیشان دەدا کە بەفعلی خاوەن پێداویستیەوە پێویستی بە هاوکاری کۆمەکردنە بەڵام لە ئەساسدا بەو شێوازە نییە ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە خەڵکە مستحقەکەش هەندێک جار مافی بخورێ بۆی کە ئەو هاوکاری کۆمەکە لەبری ئەوەی بدرێت بە دە خێزان کە پێنجیان نامستحقن هەر ئەو بڕە بەدرێ بە 5 خێزانی مستحق باشتر سوودی لە دەبینێ و دەتوانرێت باشتر بژێوی ژیانی خۆی پێبڕێ بکە بۆیە گرینگە خێرخوازەکانی شکارەکانی خۆیان ڕێکخەنەوە و بە شێوەیەکی فعلی مەیدانی سەردانی ئەو شوێنانە بکەن کە بەفعل کۆمەکی بۆ دەنێردرێ و لەگەڵیشیدا حکوومەتی کارەکانی خۆی ڕێک بخاتەوە بتوانن بە هەردوو لە ژیانێکی شەرفمەندانەی زۆر شایستە بۆ ئەو زۆرە خێزانانە دابین بکرێت. خاتونگیان تۆ ئێستا منداڵەکانت دەخوێنن باسی خوێندنی ئەو مناڵەکانتم بۆ بکە باسی ژیانی ئاسایی ڕۆژانی خۆتانم بۆ بکە تا چەندێک نەبوونیەکە وای لێ کردویت بەوەی کە وا لە منداڵەکانی بکەیت ئەوان بخوێنن و بەهێز بن لەوەی کە ئەو دۆخەی کە لەو پێشترەتان بووە لە ڕابردوو هەتان بووە بیریان چێتەوە. بەڵێ وڵاهی زۆر قورسە کە من ڕۆژانە ئەو منداڵانە خاستن ئەگەر ئێستا قوتابخانە بکرێتەوە بەڕاستی ینی ئەرکێکی قورسە خواردن ئامادەکردن و بەڕێکردنیان و دەرسی پێیان بدەی و تربێتدانیان و ینی بەڕاستی ئەوەش بارێکی زۆر قورسە چکە ینی زۆری دەوێن یەک نییە دوو نییە سێ نییە نازانم چۆن ڕۆژانە ینی کە بەڕێیان دەکەم دێنەوە دەرسیان پێ دەڵێ جا پاک و خاوێن ڕاگرتنیان جا ئامادەکردنی خواردنەکان ینی بەڕاستی زۆر قورسە. دوای دیانارن بۆ دەرسی قورئانیش هەم کوڕەکان دەنێرم هەم کچەکان دەنێرم دەرسی قورئان دەخوێنن هەردوو لایەن. ئەوان هیچ کاتێک گفتوگوی مناڵ و دایکانە لەگەڵ توا دەکەن لە کاتێکدا بپرسن ئەم دۆخەتان بۆ وایە یاخود هەندێک جار کاکیوە ئەوانەی کە لە دۆخێکی نەبوونیدان شەرم دەکەن ئەگەر بە تۆ بڵێن ئێمە لە دۆخێکی نەبوونیدان تا چەند مناڵەکانت هەژاریەکان پێ نامۆیە؟ وڵاهی جا پێیان نامۆیە زۆر ینی پێیان ناخۆشە ئایا بووم ئەمەوە هاینە خەڵک ئاوا جیرانە بۆ ئادەکە بۆ ئەو ئاوا دەکە ینی بەڕاستی گلەیان هەیە بەڵام چی بکەم من کە زۆر شت هەیە ناتوانم بۆیان جێبەجێکەم هەم لە ڕووی کەم ئەندامی و هەم لە ڕووی هەموو شتێکەوە ینی زۆر کێشە هەیە بۆ من دروست دەبێت لەوانەدا بس الحەمدوللا کە سەلامەت و نەخۆشی درێژخایانیان نییە و ئەوە زۆر ئەساسە بۆ من دڵخۆشیە. باشە هەژاریەکەتان چی شتێکی فێر کردویت وەکو دایکێک کە دەمەوێت ببیتە نمونە بۆ ئەو خاوەن پێداویستیانی کە ئێستا تۆ دەبینن و بۆ ئەو ژنانەی کە لە ڕووی تەندروستیەوە لاشەیەکی ساغیان هەیە و جەستەیەکی ساغیان هەیە و بەڵام هێشتا چاوەڕێی ئەوەن کە کەسێک هاوکاریان بکات هێشتا گلەی دەکەن لە بەخت و لە ژیانی خۆیان. وڵاهی من لێلایەن خۆمەوە من داوا لەو دایکانە دەکەم کە منداڵی ینی ئەوان باوەژن و منداڵی کیان لەلایە بەڕاستی دەبێ ببنە نمونەیەک بۆ هەموو دایکێک چکە هەموو دایکێک ئەولادی هەیە و جەرگی دەسووتێ دیارە ئەوانی جوانە دەبێت ببنە نمونە چۆن ینی منداڵی خۆت دەبێت ئەوانە جوابن
يعني ئەو هابی بەرامبەر ئەوانی دیکەشت فەرقیان نەکەی لە بیندا ئێستا من ئەوانی مەسەلەن ئیدنەوەی سێژنن دا ئەوە جیرانم هەیە با بێن بپرسم لێ ڕۆژێک لە ڕۆژان فەرقت بە یەکیان کردووە هیچیان فەرق ناکەن جیرانەکانم لێکی ناکەنەوە منداڵەکان مەسەلەن کامەهی ئەوەیە بوون و فەرق دەکەم یان ئەوەوانە هەمووشیان بە یەک چاو لە ماڵێ سەری یەکتریەکەن و چێشش دروست ناکەن لە ماڵێدا بڵێ ئەوە توهی ئەوەی و توهی ئەوەی و مشکلە دروستکەن و یعنی ئەو شتانە نییە لە ماڵێدا بەڕاستی هیوادارم هەموو خاوەن پێداویستی تایبەت کە ئەوانی شەستنە سەر پێی خۆیان و خۆیان بەکەم نەزان و یعنی هێز بدەنە خۆیان هەم لە ڕووی ئیش و کارەوە هەم لە ڕووی دەرونیانەوە هەم لە ڕووی هەموو شتێکەوە یعنی بتوانن ئیشەکانی خۆیان جێبەجێکەن و ئێستا من بەو حاڵەشەوە یعنی حەوت منداڵ بەخێو دەکەم کێشەشم نییە زۆر باشم الحەمدولله لەلایەن خۆمە نەخۆشم زۆریش یعنی بەڵام زۆر بێهێزیشم لەوەدا بەڵام لە هەمان کاتدا کە منداڵەکانم لەلام و دڵخۆشم خزمەتیانەکەم دڵخۆشم کاکیوە لە کۆتاییدا ئەگەر شتێکت هەبێت بتەوێت باسی بکە یاخود پامێکت هەبێت لە ڕێگەی بەرنامەکەەوە یان بەکۆی گشتی لە سەر قسەکانی خاتون بتەوێت شتێک بڵێیت وڵاوی زۆر دڵخۆشی کردم ئیرادەی ئەو خاتونەیە کە ژنێکی زۆر بە ئیرادەیە و بە دڵنیایی ئەوە جێگەی دڵخۆشیە و من لێرە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەرچی سەرپەرشتیکردن و دابینکردنی پێداویستەکانی ئەو جۆرە خێزانانە بگرنە ئەستۆی خۆیان و گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارە جێبەجێ بکە منەوەکە بۆ خەڵک وازی لێبێنی و منوەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەو سنوێدا وەکو ئیدارە ڕاپەڕین بەو دایکە و بە سەرجەم دایکانی لەو شێوەیە دەڵێم کە دەرگای دایرەکەیمە لەسەر پشتە و هەر کاتێک هەر پێویستێکیان هەبوو لە بواری تەندروستیدا ئێمە هەموو سەرجەم دامودەستگا تەندروستیەکانی سنوورەکە دەخینە خزمەتیان هەر پێویستی و کارێکیان هەبوو لە دامودەستگا تەندروستیەکاندا بەسەر چاو لە هەر دامودەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستاندا کاریان هەبوو کارەسانی تەواویان بۆ دەکەین و ڕیان دەستپێرین کە هاوکار و هەماهەنگیان بن لە هەر دایرێک کە مامەڵەیان هەبوو بۆ ئەوەی کە بەدەمیانەوە بن و داوا لە سەرجەم خێرخوازانی سنووری ڕاپەڕین دەکەم و بە تایبەتی لە شاری ڕانیە مسواسیان دەکەم کە لە ڕابردوودا توانیویانە کاری زۆر باش ئەنجام بدەن و لە ئایندەشدا ئەو کارانەی کە دەیکەن بتوانن ژیانی چەند خێزانێک باشترکەن لەوەی کە کارەکانیان پەرش و بڵاو بێ و بۆ ماوەیەکی کاتی دیاری کراو بێت و منیش وەکو ئیدارە ڕاپەڕین هەم بۆ ئەو دایکەوە هەم بۆ دایکانی تریش پێیان دەڵێم ئیدارە ڕاپەڕین لە خزمەتتاندایە و بێ ئیمکانیەتی لە بەردەستماندایە هاوکار و پشتگیر و پشتیوانیان دەبین ومێت دەکەین کە پێویستی تەندروستیان نەبێت زاریشکەمە تاکید لەوە دەکەم و هەر پێویستێکی تەندروستیان هەبوو لە خزمەتیان دەبین و لە ڕووی مادیشەوە چی پێویستێکیان هەبێت ئێمە هاوکار و پشتگیر و پشتیوانیان دەبین شتی کاتی ئێستا چی بە پەلەیان هەیە بەسەرچاو و بۆ ئایندەش هەر پێویستێکیان هەبوو ئێمە براو خزمەتکاریان دەبین دەستخۆش خاتونگیان نەکۆتاییدا ئەگەر تۆ شتێکت هەبێت وڵاهی سوپاسیەوە دەکەم زۆر مەمنونی ئێوەمان بەس داوا لەو کەم ئەندامانە دەکەم کە هەموویان یعنی دائیمەن هێز بدەنە خۆیان و بێهێز نەبن لە ژیانیان دڵخۆش بن و تا یعنی محتاجی دەستی ئەو نەبن هێز بدەنە خۆیان کە من بەو کەمەندامی خۆمەوە لەسەر پێ خۆم ڕاوەساوم ئەوانی جوابن ئەوەندە داواکاریمە ئیتر سوپاس بە خێراتتان دەکەم زۆر سوپاس بەڵێ بینەرانی خۆشەویست بەنامەی ئەمڕۆی میوانی توێن لە ڕانیا کۆتایی هات سوپاس بۆ بەڕێز هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەری ئێمە بوون سوپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمان مەریوانی حاجی جەمال بەرنامەی میوانی توێن کۆتایی هات هەر شاد و هەموو لایەک تەندروست باش بن و خواتان لەگەڵ